ئەو کاتە باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، ماوەیەک لەوە پێش ڕوتی سوسیالیستی کۆمەڵە و کۆمەڵە سازمانی کوردستانی ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران دوای پەیوەندیەکی سروپڕی پێشتر لەسەرەوە ساخت بوونەوە کە یەکێتیەکی ڕێکخراوەیی دیسان پێک بێنن. ئەم باسە تەبعەن لە کۆڕ و کۆمەڵی جیاوازە زۆر باسی لێکراوە، هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشە. ئێمە بە پێویستمانزانەی تۆزێک زیاتر لەسەر مۆزوع قسە بکەین. کێشەکان چین؟ هێزی چەپ بۆ لە یەکدا ئابرێت، بربەستەکان چین و ڕێگەچارەکان چین. بۆ ئەو باسە ئێمە داوامان کردووە لە میوانانی بەڕێز کاک بەهمەنی ئەلیار، هەڵسوڕاوی سیاسی و هەروەها یەکێک لە کادرە لە مێژینەکانی کۆمەڵە، هەروەتر کاک فەڕوخی مەعانی ئەندامی کومیتەی ناوەندی ڕۆتی سوسیالیستی و کاک وریای ئەحمەدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. هاوڕێیانی خۆشەویست بەخێر بن بۆ بەرنامەیە. زۆر سپاس. زۆر سپاس. هەروەک لە پێشەکێکە تۆزێک ئیشارەم پێ کرد، خۆتان ئاگدارن کە ماوەیەک لەوە پێش کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران و ڕۆتی سوسیالیستی لە ڕاگەیاندنێکی پێکەوە و ڕایانگەیاند کە ئەیانەوە پێکەوە وەحدەت بکەن فارسەکە یا یەک بگرنەوە. مەوزوعی سەرەکی بەحسەکەمانە، بەڵام پێم خۆشە تۆزێکیش بچینە سەر ئەو کێشانەی وا ئێستا لە ناو هێزە سیاسەکانە هەیە بەکل و بەتایبەت لەگەڵ لەسەر هێزی سیاسی چەپ. پێم خۆشە پێشتر لەگەڵ کاک بەهمەنەوە دەست پێ بکەم. کاک بەهمەن بۆ خۆی ئێستا وەکو کەسێکی سەر بەخۆیە لەگەڵ هیچ هێزێکی سیاسیە وەکو ڕێکخراوەیی هەڵسوڕاوی سیاسی لەگەڵ ڕێکخراوێکی سیاسیان نییە، بەڵام لایەنی هەیە تەبعەن لە بیرروبۆچوونیان لەوە دەست پێ بکەم و پێی بڵێم پرسیارەکە ئەوەیە کە نەزەرت لەسەرەوە یەکگرتنەوە چیە کاک بەهمەن؟ لە پێشدا ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی بەرنامەکەتان. زۆر سپاس بۆ تۆ کاک مەحیا و سڵاو ئێداتشمە بۆ هاوڕێیان کاگۆریا و کاک فەڕوخ. ئەو یەکگرتنەوەیە لە زۆر بابەتەوە دەکرێت چاوی لێ بکەیت. لە نەزەرنەوە یعنی لە کولیترین حاڵەتیدا وەختێک دوو لایەنی سیاسی یا تەنانەت تێکۆشەرانی منفرد ئەگەر ئەحساس بکەن لەگەڵ ڕێکخراوێک لەباری بیر و باوەڕەوە لەباری شێوەکاری تەشکیلاتیەوە اختلافێکی وانێ دەتوانن بەیەکەوە کار بکەن، تەبعەن نەمیشە یەک بگرنەوە و کاری مشتەرەک و هاوبەش بکەن و هێز و ئێنەرژیەکان بخەنە سەر یەک، ئەوە مثبەتتر و باشترە. من لەو جەمبەیەوە ئەو دوو ڕێکخراوە ڕۆتی سوسیالیستی کۆمەڵە و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران وەختێک ئەحساس دەکەن کە لەباری بیر و باوەڕ و فکرەوە هەم لەباری شێوەکاری تەشکیلاتیەوە جیاوازەکان ئەوەندە نین کە نەتوانن بەیەکەوە هاوبەش کار بکەن و لە ڕێکخراودا بن. بۆیە من یەکگرتنەوەکەم لە بابەتەوە پێ شتێکی زۆر زۆر باش و مثبەتە. ئەلبەتە ئەو یەکگرتنەوەیە شتێکی باشە، بەڵام کافی نییە کە من لە ئەدامەی بەحسەکاندا ئەگەر مەجال بە ئارستان دەکەم لەو بابەتەوە نەزەرم چیە. ئەو یەکگرتنەوەیە من یەک دوشتی مثبەتیشی تێدایە. من بە لێرەدا عرض بکەم کە ئەو شتە مثبەتانە باسکردنیان بە زەرورەت دەزانم بۆی بێنەوە نێو فەرهەنگی سیاسی جامای ئێمە لە کوردستان. چەند شتی باش لەو یەکگرتنەوەیدا هەبوو. یەکەمەوەی ئەو دوو ڕێکخراوە وەختی خاڵیان بۆ یەک بگرنەوە پێشەوەی زۆر واردی تەبلیغات و هەڵاوەڕا لەسەرون کەەوە خەریکی نێک دەگرینەوەە لە ئارامشدا چوون قسەکانی خۆیانیان کرد وەختێک بە نەتیجەک هێشتن ڕایانگەیان کە یەکیان گرتوێتەوە. من ئەوم پێ باشە بەداخۆ ئێمە مەواردی دیکەمان دیوە کە ئەو لایەنانی دەیانەوە یەک بگرنەوە لە پێشدا زۆر تەبلیغات و شتێ زۆری پێ دەکەن دایش بەداخەوە یەکگرتنەوە کە سەر ناگرێ.
دووەم لایەنی مثبەتی دیکەی ئەوە بوو کە ئەو هاوڕێیانی ڕۆتی سۆسیالیستی کۆمەڵە ینی وەختێک بەحس لەسەرەوە بوو کە موقعیت و جایگایەوەیان لەو یەکگرتنەوەدا چ دەبێ ئەوەندەی من لەو ڕەفیقانم بیستووە و لە وتوێژ لە گفتشنۆی کاسێت دامیشدا جۆم لێ بوو باسیەکە ئەو ڕفیقان و کوتیانێ و مشکلیەوەمان لە پۆستی تەشکیلاتێک کە دەبێتە چی من ئەوەش بە شتێکی مثبت دەزانم تەبان لەو ڕفیقانە کاتای زۆر لێ هاتوو قەدیمی کۆمەڵەن و ئەنەرژیکانیان کەڵکی باشی لێوە دەگیرێ بەڵام بۆیە ئەوەش بە شتێکی مثبت دەزانم کە بەداخەوە مواردی دیکەمان بووە لە یەکگرتنەوەی نێو لایەنەکانی دیکە ڕێکخراوەکانی دیکە و موقعیت و پۆستی تەشکیلاتی و سەهمەکان چەند بێ ئەوانە جایگایەکی زۆری بووە کە لە نەزەر منەوە ئەوە زۆر مهم نییە زۆر ئەهەمیەتی نیە بەڵام ئەگەرم کردی یەکگرتنەوەکە باشە بەڵام نقصانی دیکە هەیە کە هیوادارم ئیدامەی بەڵێ حتما قسەی لەیەکی بەڵێ زۆر چاکە کاک فڕۆخ کاک بەهمەن ئیشارەی بەوە کرد کە ئەگەر لەباری اختلافی سیاسی نەبێت و بە یەکتر نزیک بن ئەتوانن پێکەوە بن ئەوە یەکێک لە مەرجەکانە دێ ئەگەر اختلاف و معنایەوەیە اختلافێک نییە لە بینی ڕوتی سوسیالیستی پێت وایە هەموو شتێک وەکو خۆیەتی هیچ فەرقێکی نەکردووە وێرای ڕێز و سلااو بۆ بینەرانی خۆشەویست هەروەها بۆ کاک بەحمەن و کاکوریە و بۆ خۆت سپاس کە ئەم دەرفەتە قسان بۆ ئێمە بەڵێ اختلاف هەیە ینی لە کولیەتی خۆی باسیکەم نەبێ اختلاف نەبێت اتفاقا بەحسەکە ئەوەیە لە کولیەتی خۆی کە ئێمە فێربین لە مۆدووە بەیەک و کار بکەین لەژێر سەختی کار لە حیزبی کافێکەوە کار بکەین و اختلافەکانم بینی خۆمان بە ڕسمیەت بناسین طبعا منزوور لە اختلافەوە نییە کە جیاوازیەکە ئەوەندە بێ کە تۆ لە حیزبیکە ئەمەلان نەتانی فعالیەتی مشترک بکەیت حتمەشی نقاطی اشتراکەکەت ئەوەندە زۆر بێ احساس بکەین ئیساتانی پێکەوە لە تەشکیلاتێکی معەن فعالیەت بکەین بحثی ئێمە و کۆمەڵیش تقریباً بحثەکە ئەوە بوو وەختی خۆی کە ئەم ئەو کاتەکە وەکو فراکسیۆن فعالیت بناوی کۆمەڵە ڕەفەقەکان ئێداڵ مۆجودیەتیان کرد و لەو دوایش وەکو ڕۆت دەستمان کرد بە فعالیت بحثی ئێمە ئەوە نەبوو کە ئێمە ناتوانین پێکەوە کار بکەین هیچ کاتیش ئەحساسمانە نەبوو اختلاف نەبوو بحثمان هەبوو مەواردێکی معەن پێمان وا بوو کە چی بە جۆرێکی دیکە کار بکردیە لەسەر مۆزوعاتی وەکو حیزب کۆمۆنیست بەحسمان هەبوو قسەمان هەبوو هەموو ئەوانەش لە جێ خۆی هەیەوانە منزورم ئەوە نییە کە تغییراتی لە بیر و باوەڕەکەیش پێشنهاتکە حتما پێشهاتکە بەڵام بەهەرحاڵ بەحسە ئەسلیەکان لە جێ خۆی هەن مۆزوعاتەکان هەن ئێستا دەرفەت بوو دنیام ئەتانی قسەی لەسەر بکەیتەوەوانە بڕۆینە نەو وردەکاریەکانی بەڵام نەخێر اختلافات هەیە بەڵام هەردێک لا بەخۆشیەوە ئەوە بەتەوەجی ئەوە بووبین یا ئەوە ئەزانین کە یەک سەتی ئەو اختلافاتەنە ئەوەندەنی کە ئێمە بە جیاواز فعالیەتی سیاسی تەشکیلاتی خۆوان بکەین نەتوانین پێکەوە فعالیت بکەین دوو بەڕسمیەت ناسین کە ئەمە زۆر زۆر مهمترە لەواقع بەڕسمیەت ناسینی ڕەفیقی خۆت کە وەکو بیر و باوەڕ وەکو فکر دەق و دەق وەکو تۆ بیر ناکەن جیاوازتر بیرەکە لە مەواردی زۆرێکی بیرەکە ئەمە خەریکە جیاکەوێت جیاکەوتووە و هێوادارم کە پەرە بێنێ تا ئەو جێکە فریق لە ڕەفیقەکان کە ئێستا ڕاستەوخۆ فعالیەتی بیان نییە تەشویق بکردن متوەجه ببن بابا ئەم تەشکیلاتە ئەم حیزبە ئەوانیجا ئەوانی بە حفظی نەزەراتیان ئەتانن فعالیەتی خۆیان لەم حیزبە دەست پێکەوە. بەڵێ با بێمەوە بۆ لای با بێم بچم بۆ لای کاگوریا لەو قسە باسەوە کرا لەگەڵ هەم کاک بەهمەن و هەم کاک فەڕۆخ باس لەوە کرا کە ئەلبەتە کاک بەهمەن پێی وایە کە اختلافاتەکە کەمتر بووتەوە نزیکایەتی هەیە بۆ یەکەگرنەوە
بەڵام کاک فەرۆق باسیەوە کاکە اختلافات طبعا هەیە بەڵام ڕێگەیەک دۆزراوەتە بۆ بکرێ پێکەوە کار بکەین و بۆ فعالێت بکەین بەبێەوەین بێ پێتوانە هەست بەوە ناکەین نیگەرانیەک لە ناو تشکیلاتی ئێمەدا هەیە یا تشکیلاتی کۆمەڵا هەیە بەرامبەر بەو یەکگرتنەوە و ئەو نیگەرانیە ئەگەر هەیە ئایا چۆنە بێت لەگەڵی هەڵسوکەوت بکرێ کە ئەوە بخۆی نەبێ بە کێشەیە لە داهاتووە من ڕێز و سڵاو هەیە بۆ هەموو هاوڕێیانی خۆشەویستی کاک بەهمن و کاک فەرۆخ و هەروەها خۆت و بینەرانی خۆشەویست من جێگای نیگەرانی بەڕاستی بە هیچ شێوێک نابینم کاک بەهمن خۆی ئشارەی کرد بەوەی کە اختلافات هەر چەندیج ببێت ئەوەندە نییە کە بە یەکەوە کار دەکەیت ئێمە تاوجێکە بە ئێمە هەڵەگەڕێتەوە خۆ ئێمە سیاست هەیە کە تایسە بوو بە باعیسەوەی کە نیرو لە دەست بینەوە یا دوور بکەوین و لە جنبشەکەمان ئەمانەوێت ئەگەر هەموویمان نەتوانیوە بینی نەژێر زەڕەبین و دەرسی لێوەربگرین ئەوە ئەمە حقیقەتێکی ئیمڕۆی تەشکیلات ئێمەیە ئێمە ئەمانەوێت ناو کۆمەلگا وەکو ڕابردووی کۆمەڵە چەپێکی ئیجتماعی بین چەپێک بێت کە مەسئولیت لە ناو کۆمەلگا قبول کات جا چۆن نەکرێت چەپێک بێت مەسئولیت ناو کۆمەلگا قبول کەیت تەغییر و تەحوڵات ناو کۆمەلگا لەسەر شان خۆت ببینیت ئەو هەموو زڵم و زۆرە لە ناو کۆمەلگا هەیە خۆت ڕوودەڕوو کەیتەوە لەگەڵ ئەوانە وە جەرەیانات و بۆچوونهای معەیەنیش کە لە ناو کۆمەلگا هەیە کە ئەوانیش ڕوودەڕووە خۆیان ڕوودەڕوو ئەبینن لەگەڵ ئەو زڵمستەما خۆت نەبینی ئەوان نەبینی و بە شۆ ڕێگە حەلا نەگەڕی ئێمە ئێستا لەم بابەتەوە لەگەڵ لەسەر زۆرتر تێفی قساکەین کە خۆیان زۆربیان کادری دیرینەی کۆمەڵە بوون و لە ناو کۆمەلگا جێگە و پێگەیان دیارە و هەر ئیمڕۆ شخصیت و تەئسیرگوزارن جا چۆن نەکرێت لەگەڵ ئەمانە ئێمە نەتوانین بەرەو ئایندە هاوکاری بکەین بە شێوەیەکە حتا ڕابردوویمان ئیمتحانمان کردووە بۆیە جێگەی نیگەرانی نییە بەعەکسەوە ئێمە لە پرۆسەیەکە دووچار ئەشکالاتێک بووە بۆ چوونەکانمان ئەو بۆچوونە لە قابل حەلن بەڵام ئێمە تەوەقعمانەوەیە هەر کەسی لە جێگەی خۆی و تماشای بۆچوونەکان خۆی بۆ شێوە بکات ئەگەر مشکلاتێکی تیا بێت مشکلاتەکان ڕەفکات و ئێمە بەرە ئەوە بڕۆین کە لە ناو کۆمەلگای خۆمانە بە شکلێکی ئیجتماعی و مؤثر لە ناو کۆمەلگاکەمانە دەرکەوین جا ئەگەر وابێت ئەوە کام ستەم هەیە لە ناو کۆمەلگا مەوجودە و من و کاک بەهمن یا کاک فەرۆخ یا خۆت یا هەر کەسێکی تر لە نەزەرمان یەکی نەبێت لە لابردنەکەی دا با ڕێگەی بۆ چوونمان بۆ ڕێگەمان یا بۆ چوونێک بۆ ئەوەی کە چۆنیەتی لابردنەکەی مختلف بێجا قەیچیەکە ئەوە زۆر دەوڵەمەندترمان نەکاتەوە ئێمە بۆ چوونهای مختلف دەوڵەمەندمان نەکاتەوە لەوە نابێ نیگەران بین بەعەکسەوە ئێمە ئەبێ ڕووبکەینە فعالینێکی یەکجار زۆر کە ئەیسە حەی و حاضر هەن خەریکن تەلاشەکەن تەئسیرگوزارن و ئەوانە بە یەکەوە مرتبط نین ئێمە شاید بتوانین ببین بە حەڵقەی واستێک بۆ ئەوانیش دا بۆیە بەعەکسەوە ئێمە هەرچێ زۆرتر بین هەرچی بۆچوونەکان فراوانتر بێت مادام جەهەتەکەی یەکی بێت جەهەتێکی بەرابەر جەهەتێکی کۆمەلگایەکی بێ زڵمستەم مادام جەهەتەکەمان ئەوە بێت ئێمە ئەتوانین لە بۆچوونهای مختلف زۆر کەڵ وەربگرین و بتوانین مؤثرتر بینە کۆمەلگاکەمان بڵێ کاک بەهمەن دیسان دێمەوە بۆ لای ئێوە باسیوەتان کرد کە خاڵی لاوازیشی هەیە ئەم یەگرتنەوەی و ئاخیرەن کراوە تەمەن پێم خۆشە ئێوە باسی و خاڵی لاوازانە بکەن بەڵام ئێمە گەر ئاور بدەینەوە لە جیابوونەوەکانی تریش زۆر جار باسیەوە ئەکرێت کە ئەو جیابوونەوانە ئەکرا ئەو لە یەکدابڕانانە ئەکرا ڕووی نەدایەک یا ئەگەریش ڕووی بدایە بە شێوەیەکی کە ڕووی بدایە کە خەت و شتەکان لە ناو کۆمەلگا دیاری بکرایە من لەبیرم دێ کاتی خۆی بۆ خەڵکێکی زۆر هێزگار بەلایەن و سەخت بوونیان نزانی کۆمەڵە چێیە من مدەتێکە لە کوردستان بووم خەڵکە هاتن بۆ پێشمەرگایەتی ئیتلاعاتێکی زۆریان نەبوو لەسەرەوەی بزانن چێ کۆمەڵەیە
و ئەوە سەری لە خەڵک شێوانە بوو تا ئەندازەیە بەشێکی لەوا بوو کە خودی ئەو بیر و بۆچوونانە بۆ سەدحە نەگەیشت بوو کە خەڵک ئاگداری بن و توان جیاوازەکان ببینن. نمونەی تریژە حسابی تریشا هەیە فقط لە کۆمەڵانیە لە حزبی دموکراتە هەیە لە بەشێک لە چریکەفدایەکانە هەیە لە لایەنی جریاناتی سیاسی ئێرانیش لەو بابەتەوە کەم نییە مەوردیاوە. خاڵی لاوازی ئەم یەگرتنەوە گەر بکرێ بە کورتی ژاری پێ بکەیت زۆر مەمنونم. کاک هەگەر ئجازە بدەی ئەو شتێک کە تۆ باست کرد دوو بەحسا ئەگەر پێت باش بێت جودا جودا باسی بکەین. یەکانەوەی من کوتم ئەو یەگرتنەوەیە باشە مثبەتە بەڵام کافی نییە. من ناڵم نفسی یەگرتنەوە کە خاڵی لاوازی هەیە. یەکان ئەو بەحسەیە کە ئەی کافی نییە بەچی تەکمیل دەبێ. دووەم بەحسێکی دیکەش ئەوەی کە دەڵێن بڕێگلێکی جوراکەینەوە لە بەحسەکەی ئێوەدا ئەوەیە کە ئینشعاباتێک لە کۆمەڵەدا بووە لە تشکیلاتی کەمە هەموو وەختی خۆی بەیەکەوە تێدا بووین. ئینشعاباتێکی زۆریشی تێدا بووەوە بەداخ ئینشعاباتەکە جاریوایە بە عقاری زۆر خراپ و ناخۆشیشدا ڕۆیشتەوە و بە بڕای منیش دەکرا پێشی پێبژێری ینی مقدر نەبوو کە حتمما ئاوای لێ بە و ئینشعاباتە ڕوو بدا. بۆچی ئینشعاباتە ڕوویدا ئەوەش یا چۆن دەکرا پێشی بژێرە ئەوەش بەحسێکی دیکەیە. زاگەی جازە بدەی من بێمە سەر و بەحسەی کە ئەوەی من دەڵێم کافی نییە ئەوەیان باس بکەین یا دەنا دەفەرمووی ئەوی دیکە لەسەر ئینشعابەکان چۆن دەکرا پێشی پێ بگیرێ قسە بکەین دوای بێ لەسەر و بەحسەی ناچونکی باسیەوەت کرد کە خاڵی لاوازی هەیە ئەو خاڵی لاوازیات ئەکرێک شتی زیاتر بکرێ باشترەوەیە ئەو بەشیان باسکەی زادوایش حتممەدینە سەر بەڵێ من ئەرزم کردی ناکافینێ دەنا خاڵی لاوازنا یەگرتنەوە کەم پێم شتێکی باش و مثبەتەوە بەڵام کافینێ بەچمانە من ڕاستەکەی نفسی تێکەڵبوونەوەی دوو تشکیلات یا چەند تشکیلات یا جەماعەتێکی منفەرد بە تشکیلاتێک پەیوەست بنەوە ئەوانە بۆ شتێکی باشە بەڵام ڕاستەکەی هەدەفی ئەسلیەوەی حزبێکی سیاسی پێکدێ کاری حزبی سیاسی چییە؟ ئەرکە حزبی سیاسی ئەوەیە کە مەسائل و اتفاقاتێکی کەلێن و کۆمەلگادا هەیە مبارزات و داخوازی هایکی کەلێن و کۆمەلگادا هەیە ئەو حزبە فۆرمولەی بکار خەت و جەهەتی پێ بداوە بەرحاڵ مبارزاتێکی خەڵک سازماندا بۆ گەیشتن بەو ئامانج و ئارمانانی کە هەیەە ئەو یەکگرتنەوەیە ئەوەی من دەڵم کافینە بە بڕای من دەبێت ئەو لایەنەشی لێزیات بکرێت کە کۆمەڵە وەختی خۆی تشکیلاتێکی تێکەڵا و پەیوەست بوو بە مەسائل و ڕووداوەکانی کۆمەلگا بوو ئەو یەکگرتنەوەی بەڵکو بچێتەوە ئەو سەر ئەو ڕەوتە سەر ئەوەی کە کۆمەڵە بە مەسائلی ئیجتماعی و بە ڕووداوەکان نێو کۆمەلگا وەسڵ بکاتەوە ئەوەی وەختی خۆی لە تعریفی کۆمەڵدا دەکوتا کۆمەڵە حزبی جنبشای ئیجتماعی جنبشای تودەیە کۆمەڵە بچێتەوە سەرڕۆتە من ئەو بۆیە دەڵێن چونکە بەداخەوە هەموو لایەنەکانی کۆمەڵە ساڵیانی دوورە لەو جەهەتە دوور کەوتونەتەوە زیاتر کەوتونتە حاشەی مەسائل و اتفاقاتێکی کە لە کۆمەلگادا خەتای کۆمەڵە بۆ خۆیەتی یا هێز سیاسیانەیە یا ئەوەیە کە ئەو شەرایەتەوە بۆ هێز سیاسیانە تا ئەندازەیەک سپێنراوە ینی کەوتونەتە دوورتر کەوتنەوەتەوە لە کۆمەڵگا ئەلبەتەوە هەر کۆمەڵە نییە و حزبەکان دیکە جوان حزب دموکراتی جوایە ڕێکخراوەکان دیکە جوان ینی هەموو پەیوەندیان لەگەڵ مەسائلی کۆمەلگا پچراوە زۆر کەس باسیەوە دەکا کە دوورکەوتنەوە و شرایەتی ئوردوگایی ئەو ئێمە کەوتینێتە لە کۆمەلگای خۆماندانە ماوین ئەوە دلیلە من ڕاستەکەی دلیلەکە لەوە دانابینم ئەوە طبعاً تا حدێک دەتوانێت تەسیرێ بە بەڵام من دلیلی ئەسلەکە لەوەدا دەبینم کە ئەساساً بۆ چوونمان لە کۆمەلگای کوردستاندا نەکە لە کوردستانیدا لە کوردستانەکانی دیکەشدا بۆ چونمان لەسەر حزبایەتی و کاری حزبی و ئەرک و وەزایفی حزبی سیاسی چیە و ئەوانە ئەم پیاوێ بە تەوری کولی بۆچوونەکان هەڵەی تێدایە و ئەو هەڵەی لە بۆچوونەکاندا نەتایج و عوارضی زۆر خراپی لەکەوتۆ جاروای بەسەوت شەڕی دێوخۆیی
حزب سیاسەکان لەسەر مەسایلێکی کە ئەسڵەن بۆ شەڕ نابێ حتا بۆ نێوان ناخۆشیش نابێت تووشی شەڕینی خۆی و حەسفە یەکتری دەبێت. بارێکی خراپی دیکەی ئەو بۆچونە نادروستە ئەوەیە کە ئینشعاباتی نالازم لە حزبەکاندا ڕوودەدا، هەم لە کۆمەڵەدا بووە، هەم لە حزب دموکراتدا بووە، هەم لە حزبەکانی دیکەدا بووە، لە کوردستانەکانی دیکەشدا هەر هەبووە. لایەنێکی دیکەی خراپی ئەو خراپ تێگەیشتنە لە ئەرک و کارکردی حزب ئەوەیە کە ئینشعابەکان ڕوودەدا هیچ بە ئاقاری زۆر خراپ و ناخۆشیش دەڕەوە. هەموو ئینشعابێک دەبێتە دوژمنایەتی و نێوان ناخۆشی و دەنگ لێداگۆڕین و ئەوانە کە ئەوەش ئەساسەن زەرورەتی نییە. لایەنی خراپی دیکەیەوەیە کە زعف و ئیرادەکانی خۆمان دەخینە سەر، ینی خەتاکی دەخینە سەر خەڵکی دیکە، مثلەن ئەو شەرایەتی وردوگانشینی وای لێ کردینەوە، نازانم حکوومەتی هەرێم مەحدودی کردینەوە، ئەوانە خوب محدودیت هەیە، بەڵام ئەرکی حزبی سیاسی ئەوەیە کە لە مەحدودیت و تنگانەکاندا ڕێگا چارە بدۆزێتەوە. ینی ئەرکەکە ئەوەیە خۆیمە دانەندراوی نەگەت زادەی سوال بوو ڕانە دەجێکی باش بکەین، تۆ دەبێ بە کوێرە ڕێدا بڕۆی ڕێگای خۆت بدۆزیەوە. ئەلبەتەوە بخۆی مۆزووی بەحسێکی دوور و درێژە کە لێرەدا نازانم پێمانە مەجای زۆر هەبێت لەسەر ڕێ من فقط تیترەکانی عرض کردی. لایەنی زۆر خراپی لێکەوتوتە ئەو خراپ تێگەیشتن لە حزبایەتی، لە ئەرکی حزب و لە شێوەی حزبداری ئێمە، هەتا لە مناسباتی نێوخۆیی لە بڕێوەبردننی حزبدا تشکیلاتێکی ئینشعابیشی تێنەکەوتیا بەرحاڵ تشکیلاتەوە هەیە لە مناسباتی نێوخۆیدا دووبارە ئەو دەرکی غەڵەتە لە حزبایەتی و کارکردی حزب ڕنگ دەداتەوە. یادنا مەسەلەن حزبەکان لە مەسایلی نێو کۆمەلگا دادەبڕدرێن لە حاڵێکدا ئەساسەن حزبی سیاسی بۆ یەکە مبارەزاتی خەڵک سازمان بدا و ڕێکی بخاوە بەرەو پێشی بدا و بە ڕێگا حەلی بۆ بدینێتەوە. من هەر ئێستانی گە زۆر کورت مختصر ئێستا عرض بکەم، کۆمەلگای ئێران بەڕاستی جامعی ئێران بە قوڵی فارسی ئابستنی حەوادیسی زۆر زۆر مهمە، ینی کۆمەلگایەکە کە هەر ئان احتمالی ئاڵوگۆڕی پێشبینی نەکراوی تێدا هەیە. حزبەکانی مە چەندە ئامادەجیان هەیە بۆ بەربەرەکانی لەگەڵ ئەو ڕووداوانە. ئێمە سە ساڵە خەبات دەکەین کە بۆ شرایطی واقعیدەتەن دەوێت بەکار بێت، بەڵام بەداخەوە ئەو ئامادەجیانە کەمە، ئامادەجیەکە هەر نییە. ئەوەی من پێم خۆشە ئەو یەکگرتنەوەی کۆمەڵە، ئەو دوولایەنەی کۆمەڵە ئەگەر بەو بارەیدا بکەوێت کە بچێتەوە نێو مەسایلی کۆمەلگا و ڕێگاچارە بۆ بنبەستەکان و بحرانەکان و چزانم شرایطی ئێستا بدێنرێتەوە، من ئەوە دەبێتە باری قەوی ئەو یەکگرتنەوەیە، نەگەوەی کە ئەوە هێزە چەپەکان یەکیان گرتنەوە. ئەگە تەواوی هێزە چەپەکانیش جەمعی جەبری تشکیلاتەکانیان هەموو یەک بگرێتەوە ڕێگا حەلێکی بۆ مەسایلی کۆمەلگا نەبێ، یعنی ڕاستیکەی زۆر کارساز و مؤثر نییە. من ئەو لایەنەیەتی کە دەڵم دەبێ شت بکە، من لە کۆمەڵە ڕادەبینم کە شتی وا بکە، بۆیە دەڵم من ناڵم کەم و کوڕی، یعنی دەڵم ئەو نقصانێش دەوێت بەرتەرەفکە دەناوە عیب لێ یەکگرتنەوەکەدا یەکگرتنەوە شتێکی مثبەتە، بەڵام کافی نییە. ئەگەر ئەوەشی لێ زیاد بکرێت بە پێوەی کۆمەڵە تشکیلاتێکە کە سابقەی ئەو کارێ هەیە لە توانایدا هەیە وەختی خۆی حێزێکی تێکەڵ لەگەڵ مەسایل و مەزەلاتی کۆمەلگا بووە بچێتەوە سەر و ڕەوتەی خۆی کاڵبەت هێوادارم بچێتەوە سەر و ڕەوتە. ئەو خمە دەڵم یەکگرتنەوەکە ینی شتی پڕ بە پێست بووە. بەڵێ زۆر زۆر سپاس کاک فەڕۆخ. ڕاگەیاندنەکە زۆر استقباڵی لێکرا، هەم لە ناوەوە هەم لە دەرەوەی وڵات، بەڵام زۆر جاج باسی وایە کرێ کاڵێن ڕۆتی سوسیالیسی جەماعەتێکی کەمن. ئایا ئەو تعدادی ئەندامانی ڕۆتی سوسیالیسی ئەتوانێت بنەمایەک بێ بۆ یەکگرتنەوە یاکو چییە کە ئەوە پیشانەدات و ئەو دڵخۆشیشی داوە بە خەڵک؟ چونکی خۆ زۆر کەسەیە لەباری ڕێکخراوەی و ئەندامی ڕۆتی سوسیالیسی نییە، بەڵام بەو هەواڵە زۆر خوشحاڵ بوو. زۆر کەس کە منیش بیستومە حتمەنێوەش بیستوتانە دڵخۆش بوون بۆ بڕیاریان داوە کە لەگەڵ کۆمەڵە دیسان هەڵسوڕاوی سیاسی بکەنەوە. ئایا تعداد مەبەستم پرسیارەکە وایە، ئایا ئەو تعدادی ئەندامان گرنگە یا شتێکی تر گرنگە لەو
لەو یەکبوونەوە. بەڵێ پرسیارێکی بەجێگەیە بەداخوا ئەشی بێژم بەداخۆ خۆ ئەگەر ڕوت وەکو نەفراد وەکو تێداد زۆر نییە زۆر بەرین نییە ئەمە جێداخە بەڵام خودی کەمیەتی شتەکە ئەگەر لە نەزەرا تەنیا ئەوە لە نەزەرا بگریێ یەقینەن خۆ ئەڵێ بەهەڵ تێدادێکی نسبەتەن کەم ملحق بووگەن بە حیزبی کۆوانە بە کۆمەڵە بەڵام شتەکە لەو چاوە تەماشاکردنی لەواقع غەڵەتە بە چەندین دەبی ئەوە لەنەوەی کە خودی هەر ئەم دەورانە کە ئەم بەسانە هاتە گۆڕۆ ئەم بەیانیەوەوانە درا کەم نەبوون ڕەفێقێلی کە لەگەڵ ڕەو تەماسیان گرت بە بەقۆڵی خۆتێژی وەکو تەشکیلاتی لەگەڵ ڕەوت نەبوون یان نەمابوون بەڵام پێیان خۆش بوو ئەم شوور و هەیەجانەی کە پێش هاتبووەوانە ئەو ڕەفیقانێژی هەندا بەرەکە بەم یەکگرتنەوە ملحق بدەوە بەڵام من ئەهێنمە بیرتە بەحسەکە کەمیەت نییە کەیفیەتە ئەو کارە کە لەم سەردەما ئەکرگێ لە بین دوو تەشکیلاتە کەیفیەتەکەی زۆر مهمە کە ئەوە ڕەفێق بۆ خۆتان هەم ئێشارەتان پێکردبووە هەم باسی لەسەر زۆر کراوە و ئەشکری بنیام زۆرتری لەسەر بڕێ بەڵام من فقط ئشارێک بە یەک مۆزوع بکەم ئەگەر هەمومان لە بیرمانە کاتی کە حزب کۆمۆنیست تشکیل بوو کۆنگرەی موسسەوانە و لەو دوایش ئەحزابی کە ملحق بوون یا ئەفرادی کە ملحق بوون بۆ تشکیلی حزب کۆمۆنیستەوانە تێدادەکانیان لە ئەنگشتانی دەست زۆرتر نەبوون مەسەلەن یەکی لە گەورەترە هەرە گەورەکانی ئێمە بووین کە ئەو کاتە 30 نەفەر بوون بەڵام کەمیەت بەڵام خۆ کەس لەو کاتە نە باسی کەمیەتیە کرد نە باسی نەفراتیە کرد کە فلان حزبە هەمووی دە 15 نەفەرە هاتوون کە حزب کۆمۆنیست مشارەکەتکەن لە تشکیلی حزب کۆمۆنیستەوەدا کەیفیەتی باسەکە لە نەزەرا گیراوەوانە ئەحزاب و ئەفرادێکی چەپ و کۆمۆنیست هاتوون بە یەک و خەریکن حزب کۆمۆنیست تشکیل بدەن باسەکە ئەمە مقایسەی منزورمەوەیە کە باسەکە لەحاظی کەیفیەتی ئەشی بدرێتە بەر باسە لێکۆڵەوە وەگەرنە نەفرات بەحاڵ ئەتانەیە کەمۆدیا ببێت کە من یەقینم هەیە فقط ئەوە بێژم یەقینم هەیە کە ئاوا کە ئەچینە پێشەوە حتمما تێدادێکی زۆر لە ڕەفیقگەی قەدیمی خۆمان کۆمەڵە کادرە قەدیمیەکان ئەگەریش ڕاستەوخۆدا بەڵام بەجۆری بەم تادە بەم یەکگرتنەوە پێویستە ملحقە بنەوە. بەڵێ کاگوریا با پرسیارێک لێوە بکەم کۆنگرەی هەژدە تایبەتمەندیەکی بوو ئەویشەوە بوو کە زۆر باسیەوە کرا کە کێشەکانی ئێمە نابێ لە زاویە ئیدئۆلۆژیک و لە زاوی بیر و باوەڕەکانمانەوە چاوی لێ بکەین ئێمە بەرنامەمان هەیە و بەرنامە ڕێگە و شوێن پیشانەدات و ئەوە لە زۆر باس کرا من پێم خۆشە بڵم ئایا واقعاً خودی ئەو کۆنگرە تەئسیری لەسەر ئەم یەکگرتنەوە بوو و ئەگەر بووی ئەو خاڵە سەرەکیەکانەی ئەگەرەکرێ ئاماژەیەکی پێ بکەی زۆر سپاسەکە لەگەڵ کاک مەحیە بەداخەوە من پرسیارەکەت ینی حاڵی نەبووم بۆ ماوەیەکی ارتباطم قەت و نازانم ئایسە پرسیارەکەت لە من کرد بەڵێ پرسیارەکەم لە تۆ کەرەگە دەنگم ببیسی من باسیەوەم کرد کە کۆنگرەی هەژدە بەڕێوە چوو و لەو کۆنگرەیەدا باسیەوە کرا کە ئێمە ئەبێ لە زاویە ئیدئۆلۆژیکەوە چاو لە شتەکان نەکەین بنیامەکان بەرمەبنای ئیدئۆلۆژیک هەڵ نەسەنگێنین نین ئەندازە گیری ئەوەی کەسێک چەنە ئیدئۆلۆژی هەیە یانیەتی پێم خۆشە و خاڵە سەرەکیەکانی کە چی بوو ئەوەی وا لە کۆنگرەی هەژدا باسی کردووە توانین تا ئەندازەیەکیش بڵێنەوە بەشێکە لەو نەتیجێ ئەو کۆنگرەیەوە و ڕووداوای من بەداخەوە هەروەکوتم کۆتمە ینی ارتباطم قەت بوو لە بەحسەکان کاک بەهمەن و کاک فەڕۆخ زۆر تێنە گەشتم بەڵام
ئەگە هیوادار میسە دەنگ ببێ بۆ ئێوە مەسلەی کنگرێ هەژدە و حتا بەر لە کنگرێ هەژدەیج بۆچوونەوەیەکی سیاسی ئێمە لەسەر خۆمان بوو کە ئەو بۆچوونەوە سیاسی نەتیجەکەی لە کنگرێ هەژدا بە چەند خاڵ دیاری کراو دەرهات ئەوەی من ئاوا عەرز بکەم کە ئێمە بە ئەحزابی چەپ هەن کە هەرچێک ڕادیکالتر قسە بکەن خۆیان بە ئێخرابی تر زانن هەرچێک تون و تیژتر قسە بکەن وە شعاریتر قسە بکەن پێیان وایە موعەسرترن ئێمە پێمان وایە ئەبێ عەکس ئەوانە کارکەین یعنی ئەمە پێمان وایە فعالینی ناو کۆمەلگا ئەبێ ببینین و خۆمان لە پاڵ ئەوانەوە ببینین ئێمە چۆن نەکرێت مەسەڵەن ئێستا من کاک بەهمەن کە ئەو هەموو تاریخی بوو لە ناو کۆمەڵا و لە ناو کۆمەلگا تەلاشی کردووە لە من زیاتر چۆن نەکرێت مەسەڵەن ئێستا من خۆم لەو بە ئینقلابی تر بزانم ئەمە بۆ چۆنێکە ئەسەن بەحسەکەی ئەوە نییە کەی چەند نەفەرێکی چەند نەفەر نییە بۆ چۆنێکە ئەو بۆ چوونە سەری لە ناو کۆمەلگاوە وەسڵە ئەگەر تۆ یەکچە معلمێک بی لە ناو ئێرانە خب تماشاکەی بزانێ کێ فعال عەرسەی معلمانە وە کێ موەسرە خەریکی لەگەڵەوە هەڵسوکەوتەکەیت و کارەکەیت بەبێ ئەوە حتمما مقیاسێکی ئیدۆلۆژیکی بێت دەستەوە زەڕەبیرێک بەدەستەوە بزانی تا چەنە مسلمانە یا تا چەنە کۆمۆنیستە تۆ جەهەتیان مادام جەهەت ئەوان ئەوە بێت کە خاص و متاڵبات معلمین ئەبێ بە ئیجرا دەربێت بە هاوکار خۆتانی ئەبینی ئێمە ئەو کەسانەیە کە مەسەڵەن لە جنبش ملیە بەحسەکەی پێشویچمان ئایا مەسەڵەن لە جنبش ملی یا ستەم نەتەوایەتی باشتر عەرز بکەم ستەم نەتەوایەتی لە کوردستانە هەیە بە فراوانی لە ستەم نەتەوایەتی مبارزەیش لە مقابڵی هەیە ئێمە هەموو ئەو کەسانەیە کە مبارزاکەن بۆ لابردن ئەم ستەمە ئەبێ بە هاوکار خۆمانی بزانین ئێستا کەسێکێژی ئەبێ ئاوا لای بووین کەسێکێژی جۆرێتر لای بووین ئەوە شۆن شێوەی نگەرش بۆ لابردنەکەی دیارە بەرفراوانە ئەو بەرفراوانی ئێمە دەوڵەمەندترە کاتەوە ئێمە مەحدودە و ناکاتەوە ئێمە بەچ یەک چاوە تواشای دنیا ناکەین بە دەیان چاوە تواشە دنیاکەین بۆیە بە نەزەر من مەزلەی جنبش کرێکاری ئەو بەحسێکە کاک بەهمەن کردی لەوەوە ئەگەر ئەم بەحسانەوە ئەم بۆ چوونانە نەتیجەکەی ئەوە بێت کە ئەبێ ئەوە بێت بەبێ ئەوەی تر ئێمە معنیێکمان نامێنێت لە ناو کرێکارانە کۆمەڵا فعالین کرێکاری ئەبێ کۆمەڵە بن فعالینی معلمان قاعدەتەن ئەبێ باشترینەکان یا موثرترینیان کۆمەڵە بن فعالین ناو ژنان هەر بۆ جۆرە تاریخەن هەروە بووە کەسانێکە بۆ لابردن ستەم ملی من مەسەڵەن زۆر بە حیفی زانم کەسانێکە واقعی یەکجار زۆر بۆ لابردن ستەم ملی لە کوردستانە فعالیەتەکەن بەڵام مەسەڵەن ئەڕۆنە ناو حیزبێکی مەسەڵەن حیزبێکی تر پیان وایە لەگەڵ من ناتوان نەو کارە بکەن ئەو ئەشکال ئەوان نییە ئەو ئەشکال منە ناتوان نیشانی بم کە ئەوان من مۆردی ئەعتماد ئەوانم ئەگەر واقعان ئێمە پێوان وایە سوسیالیستەکان کۆمونیستەکان کەسانێکن کە بە واقع نایانەوێ مەسەلەی ملی یعنی مشکل ملی بمێنێت دەبێ ڕێگای ئەشێ نیشانی بدەن بەو خەڵکە کە هەر کەسێک وان نایەوێ ئەم مشکڵە لە ژیانیا بمێنێتەوە ئەبێ خۆی بە هاوکار ئەو کەسە بزانێ حتا ئەبێ مەسەڵەن ئێمەش بە نەزەر نێمە وایە تەشکیلات جانبیمان وایە کەس دەیان هەزار کەس لە ناو کۆمەلگاکەمانە یەکیان بگرتا بیان وتای با ئێمە مەسەڵەن نێژم ئێمە کۆمونیست نین بەڵام ئێمە بۆ لابردن مەسەلەی ملی تەنها کەسانێکە بە هاوکار خۆمان و هاوکاری جدی خۆمان نەزانین کۆمونیستەکانن جا بۆیە من لەسەر ئەوە زۆر بوو مهمە کە ئەم ڕووی کردەوە ئێمە هەمانە خودت دیارە تاریخ کۆمەڵە هەمووی ڕەفەکان نێژن تاریخێکی درەخشانە تاریخ کۆمەڵە هەر ئەمە بووە کە ئێستا ئێمە لەسەری قساکەین ئەگەر ماوەیەک بە پێش شرایەت حتا منۆ شرایەتێک بە قبول ناکەم لە هیچ شرایەتێکە قبولی ناکەم بێژیت دیکتاتۆری ناڵێ من فعالیت کەم مؤثرە ئەوە ڕاستەکەن بەڵام ئایا ناکرێت ئەم فعالین ئەم دەورەی خۆیان فکرەکانیان بن نەبانیەکە و تاکتیکی تازە انتخاب بکەن لە تاکتیکی تازە لە مقابل دشمنەکەیانە موفق بن نەتیجەی ئەو بۆ چوونەکە مەسەڵەن دیکتاتۆری هەیە بۆیە من مؤثر نیم باشە ئیتر ئەو فەلسەفەی وجودی تاریخی خۆ دەبێت دەژێ پرسیار ببوونەوە
من ئەزانم موەسرە و خۆشمان هەمیشە ئێشارەمان پێکردووە بەڵام من مطمئنم فعالینی مبارز و سوسیالیستی دەورەی خۆیان هەمیشە دایم ڕێگە حەلیان پێیا کردووە بۆیە ئەمە زۆر مهمە کە ئێمە لەم شرایەتە فعالینی سوسیالیستی یەکجار زۆر لەم کۆمەلگامانە هەن پرسیار بۆ من و شخصن و بۆ تشکیلات ئەوەیە کە ئێمە بە چ شێوێ لە فعالیت دەبێ هەڵبژێرین کە هەمووی ئەمانە حتا ئەگەر رابطەی تشکیلاتی مدام و ئەوە پەیوەستیی تشکیلاتیشیان لەگەڵ ئێمانە بێت بەڵکو ئەبێ وەکو هاوکارمان مؤثر بن لە ناو کۆمەلگا بە یەکەوبوونمان مؤثر بێت. بڵێ کاک بەهمەن بابینۆ سەرۆ قسە و باسەیەوە بە ناتەکمیلی کرا یەکێک لە هاوڕیان تەلێفۆنەکەی کراوەیە بەڵام قەیناکە ئەوی شەوەیە کە باسی وەت کرد کە ئەکرا پێش بەوانە بگیرایەت پێش بەو دابرانانە بگیرایە ئایا واقعان بە هەموو دابرانێک کە کرا پێش بگیرێت مەسەلەن بۆ نمونە دابرانی باسی خۆمان نەکەین با باسی هێزی سیاسی تر بکەین دابرانی چریکی فدایی ئەکسەریەت و ئەقەلیەت لە نەتیجێ هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بوو لایەنێکی پیوا بوو کۆماری ئیسلامی زد ئیمپریالیستە و ئەکرێ بەڵام لایەنێکی تریشی پێوە بوون خێوانیە چونکی ڕوتێکی کۆمەڵایەتی بوو بە باعسی ئەو جیاییە تاتاندا دێکەوە کاتە من لە بیرم بێت یاکو مەسەلەن ئەبینەوە باشوور لە باشوور ئەگەر گۆڕان لە شاخ جیاببووایەتەوە ئایا هەر بەو شێوە جیابەوە لە شار جیاببووەوە مەبەستمەوەیە جیابوونەوەکانی ناو ئێمە چەندێکی ئەکرا بەری پێ بگرین چەندێکی ئلزامی بوو ینی تر شتێک بوو کە پێشی پێ ناگیرە یا هەمووی ئەکرا پێشی پێبگیرێت من یەک شارز بکەم من بەداخەوە بچوونی هەڵە لەسەر حزبایەتی و کارکردی حزبوانە یەکێک لە نەتایجەکەی ئەوەیە کە بازە شتێکی کە نۆرمە لە کاری حزبیدا وەکو کارەساتێک وەکو قەباحەتێکی لێدێ حزبی سیاسی باقیری من لەسەر دوو پایە لەسەر دوو بناغی ئەسلیدا دەمەزدێ یەکەمەوەی جەماعەتێکی کە حەز دەکەن هاوفکرن هاوبیر و باوەڕن دایانەوێ بەیەکەوە مشتەرەک کار بکەن و هێز و ئەنرژەکان بخەنە سەرێک بۆی بەهێزتر بتان ئامانجەکانی خۆیان بەرنە پێشێ دووەم لەسەرەوەی قول و قەرارهایەک دادنێن کە چۆن بە یەکەوە بتانە و کاری مشتەرەکەیان مطابقی چ زەبتڕەتێک بەرنە پێشێ کەەوە ئیستلاحان ئامانج و ئەهدافی مشتەرەک لە بەرنامەدا خۆ نیشان دەدا شێوەهای هاوکاریوانە لە ئەساسنامەدا بۆیە هەمیشە دەڵێن شەرتی عوزویت لە حزبێکدا ئەوەیە کە تۆ دەوێ بەرنامەت قبول بێ ئەساسنامەت قبول بێ بەڵام جاری وایە اختلافەکان لە نێو حزبێکی سیاسیدا اختلافەکان ئەوەندە قوڵ ئەوەندە اختلافی بیر و باوەڕ هەیە کە تۆ ناتوانانی لە حزبەکەدا بەیەکەوە بی بیر و باوەڕەکان یەک ناگرێتەوە دەگەشتی نەگەر و ئینشعاب دەکەی یعنی ئینشعاب بۆ کارەساتە هەمیشە الحان ئەقلیەت و ئەکسەریەت نان دەتوانێت لە حزبێکدا بمێننەوە بۆیە عادی ئەخە پرسیارەکە ئەوەیە ئەوە هەر لە چوارچەوەی اختلافاتە ئینسانی بینێ یا ئەوە مربوطە بەو ئاڵوگۆڕانەی کۆمەڵایەتی من نمونەیەکی سکۆ لە بێنمەوە چەپ لە ئاستی نێودەوڵەتی دوای ڕووخانی سۆڤێت ئاڵوگۆڕی بەسەراهات بەشێکی ناوی گۆڕی بەشێکی لە بین چوون بەشێکیان چوونە پاڵ سوسیال دموکرات مەبەستمەوەی ئاڵوگۆڕێکی کۆمەڵایەتی بوو بە باعثیەوە بەشێکی هەرە زۆر لە چەپ لە ئاسی نێودەوڵەتی ئەوانیش خۆیان لەگەڵ ئەو ئاڵوگۆڕە تەطبیقدا یا گۆڕیان یا خۆیان ڕێک خست مەبەستمەوەیە ئەم لە یەک دابڕانە ناو کۆمەڵا هەمووی ئەکرێ بڵێن ئەکرا پێشی پێ بگرین یا بەشێکی یا بە خەولی فارسیڵەن ئێستنام ناپەزیر بوو یا ئەبواە بکرایە من پێم وابێ ڕەوشی خراپ بەکارهێنرا لە بەرەو پێشبردنی اختلافاتی سیاسی لە تشکیلاتی ئێمەدا بەداخۆێنی سچار انشعاب بوو انشعاب گەورەترین انشعاب انشعابی کۆمونیزمی کارگەری بوو انشعابێکی دیکەی گەورە جیابوونەوەی ئێمە بوو لە حزبی کۆمونیستەوەی کە کۆنفرانسی ساڵبوونەوەی کۆمەڵی لێبووەوە دوایەوە انشعابێکی دیکە لە نێو ئێمەدا ڕوویدا کۆمەڵی زەحمەتکێشان لە ئێمە جودا بووە ئەو ئەوانە ڕەوشایەکی غەڵەت لە هەموو ئەو انشعاباتەدا بەکارجێ ئەوژەوە بوو کە ئستفادە لە ڕەوشایەک دەکرا کە
باسەکان نیاندێژ باسەکە گەشە بکە باسەکە معلوم بێ تەرەفینی اختلافەکە دەڵەن چیتە ئەو تەرەفەی کە بۆچوونی جیاوازی هەیە مثلەن لە ڕاستیدا قسەکانی پێشەوەی هەموو قسەکانی بکرێ پێشەوەی قسەکانی بە نظری هەموو تشکیلات بگرڕەوە شای غەڵەت بەکاردەهێنرا باسی لە ئەبزارهای تشکیلاتی کەڵک وەردەگیرا بۆ بربەستکردنی ئەو نەزەراتە لە فەزاکە متەشەنج و ناخۆش دەکرا بۆەوەی کە ئەساسن باسەکان بەلاڕێدا بڕۆیانی بەجێگاوی باس بکەی دەبوو بە شەڕەجنێ و قسەی ناخۆش و مەتەڵک بێکەوە هاویشتن و ئەوانەکە یعنی ئەوانە ئەمە ئەو ئیشتبانەمان لە هەموو لە چەندین شعابی کۆمەڵە دادی بەراخەوە دەورەی کۆمونیزم کارگەری ئەم بە خۆتان ناگادارن کە بەجێگای بەحث بوو بە شەڕەقچە و قسەی ناخۆشوانە لە این شعابەکەی ئێمە لەگەڵ یعنیەوەی جەرانی ساغبوونەوەی کۆمەڵی لێکەوتەوە دووبارە بەحسەکانی ئێمە پێشەوەی یعنی بەڕاستی هەموو تشکیلە لێ ئاگادار بێ ئێمە دەڵێن چیانە تەماشامان کرد مەسەلەن بەعزا ڕەوشایە کاتەگۆڕێ بەعزا ئیستفادەی لە دەسەڵاتی تشکیلاتی و لە ئەبزارهای تشکیلاتی دەکرا بۆ بەربەستکردنی مخالفین فەزاکە متشەنج و ناخۆش دەبوو لە کێشەکانی ئێمە و کۆمەڵی زەحمەت کێشاندا لە زیاتی بەحسکردنوانە بوو بە شەڕ و کێشە و چێشمە کێشی نێو خۆی تشکیلاتی یعنی ڕاستیەکەی ئەوانە ڕەوشهای غەڵەت کە بەکاردەبردرە ڕەوشە غەڵەتەکان نایەڵێ تۆشت بکەی ڕەوشە غەڵەتەکان بەر بەوە دەگرێت کە تۆ باسەکەت بە نەتیجە بگەیەنی من دەڵام ئەوانە دەکرا پێش ممکن بوو ئەلبەتە احتمالێکی بوو کە وەختێک بەسەکان بە تەواوی بکرێوانە دوولایەنێکی ئەحساسکردن نابە بێکۆ ناتوان لە تەشکیلاتێکدا بنە جرا ببنەوە مەبەستەوەیە بێ فەرهەنگ سازی بکرێ ینی دقیقاً دەبێ فەرهەنگ سازی بکرێ من ئەو کاکسەدبیان لەو گفت و شنودەیدا کە ئەخیرەن بڵاو بۆتەوە من جۆمدایە باسی شتێکی باش دەکا مەسەلەن دەڵێ لەسەر نەزەر نابێت کەس دەربکەی بنەوەم پێ باشە بەڵام بەداخەوە خۆی مەسەر نەزەرمان هەبووی دی باشە کاک بەهمەن ئەو قسەی وایەوە باسیەکەن دروستە ینی لەسەر شتی وا بوو بەڵام لە کۆنگرەی هەژدە و دواتریش لە پلۆنۆما لەسەر مەسەلەی ڕەوتی سوسیالیستی بەتایبەت چەندانە قەتنامە دراوە و انتقاد کراوە ئەوە ئەبێ زۆر بە هەند وەربگیرێت ینی ئەگەر ئەوە مەبەستەوەیە ینی نابێ بگەڕینەوە بڵێن وەختی خۆیاوە کرا ئەو خۆی بەشێکە لەو فەرهەنگ سازیە ناتوانین وا حسابی بۆ بکەین با دقیقاً من ئەوەی کەسێکی انتقاد لە خۆی دەگرێت انتقاد لە شێوە کارەکان دەگرێت انتقاد لە اشتباهەکان دەگرێت منەوە پێما بوێری و شەهامەتێکی ئەخلاقی هەیە و ئەوە دەبێت ڕێزی لێ بگیرێت و ئەوە دەبێت بێتە نێو فەرهەنگی سیاسی کۆمەلگای ئێمە فەرهەنگی سیاسی جامعەی کوردستانە منەوانە زۆرم پێ مثبەتە زۆرشم پێ باشە ڕاستەکەی لەو بەحسەی کە دەکەم منزلشم کولانەوەی برینەکان نییە بەڵام هەر ئەلەو ڕابطەیەدا من پێم خۆشە یەک نقطە دووبارە ئشارەیەک بە قسە و باسێکی کاسە دواییم هەلو گفت و شنوودەدا بکەم مەسەڵەن باسی ئەوەکات دەڵێ ئەو ئینشابەی ئێمە کردمان ساغبوونەوەی کۆمەڵە منزورمە دەڵێ دەکرا پێشی پێ بگیرە منیش پێم وایە دەکرا پێشی پێ بگیرم بە خۆمێکێک لەو کەسانە بووم کە بەڕاستی دەورم بوو لە ئینشابەکەدا بەڵام بین و بین دەڵێمە خاهانی ئینشابەکە نەبووین کاسێت برایم باسی ئەوە دەکات دەڵێ بۆ مانایە دەکرا پێشی پێ بگیرێ خۆ ئەوەی ئێستا کۆمەڵی شۆڕش دەردێڵێ ئەوان ئەوەخت یەکجار ئەوانیان نەدەکوت ئەوەی ڕاستە ئەوە لایەنێکی حەقیقەتە منە و جەمبەیە لە شتەکەیم پێ باشە بەڵام پێم باش بوو کاسێت بایم کە ئەو ڕەوتی وەبەرچاوخستنی ئیشتباهات و هەڵەکان وەکو فەرهەنگێک دەخاتە نێو تەشکیلات کەم پێم شتێکی باشە ئەم پێ خۆش بوو ئەوەی تەکمیلتریشی کرد بە کوتبای ئێمەش لە شێوەهای غەڵەتی تەشکیلاتیمان بەکارهێنا بۆی قسە و باسەکان بە تەواوی نەکرێت من لەبیرمە ئێمە چەندین پێشنەهاتماندا مەسەلەن ئەسخەزا ئێمە بەزە شتایەکمان مەترا دەکرد کە بە دواییدا لەو اختلافی ئاخری لەنێو حزبی کۆمۆنیست و تشکیلاتی کوردستان حزبی کۆمۆنیست ئێراندا ڕوویدا کە بەداخەوە دووبارە منجەر بە ئینشعاب بوو بەزە شتایەکی ئێمە دەمان کورد و ڕفیقانە شەرعینی ئەوانەیان دەکوردێتە ئێمە مەسەلەنێک لە داخوازەکانی ئەمە سەردەمە و بکە کاکە و کۆنگرەیە ئێمە پێمانەوەی بە شێوەی دموکراتیک نەگیراوە ئەمە بەحسەکانمان تەواو نەکردووە دەستێکی لێ ڕاگرین لەو کۆنگرەیە
کۆنگرێکی دیکە بگرین بەڵام تا چونکە ئێمە ئەتمادمان نەماوە بە شێوەی بەرگزاری کۆنگرە پێمانەوە کۆنگرە لە ئەبزارها و دەسەڵاتداری تشکیلاتی کەڵکی خراپ وەرگیراوە مهندسی انتخابات کراوە داوا دەکەین کۆمیتێکی هاوبەش بە لایەنی ئێمە کە مخالف بووین بەلایەنی کاسە ئیبراهیمۆوان کە وەخت بەرحاڵ دەسەڵاتی ئەسلی تشکیلات بەدەستەوەن و بە ئیزافەی لایەنی سوم کە وەکو نێوبژیوان لە بینی ئێمەدا بوو مەسەلەن ئەو کاک ساعید و کاک مینە و کای حەیدەوەنداری و ئەوانە بوون کۆمیتێکی هاوبەش تشکیلاتەکە بوو 5-6 مانگەدارە بکە انتخاباتێکی دموکراتیک کۆنگرە بکرێ ئێمە پابندین بۆ بڕیاری کە لەو انتخاباتەدا دەدرێت بەڵام بەداخەوە ینی لە زیاتیەوەی من ئەولانی کاکسەلاحوان هەرعینی ئەو شتیان دەکوتەوە ئێمە ڕینی ئەومان دەکوت بەڵام بۆ وا لەندراکە ئەوە لە کۆنگرەدا ڕێیان نێناوتەوە دەیانەوێت تشکیلات بەخۆل 50-50 بەش بکەن ئەسڵان بەسەکە ئێمە ئەوە نەبوو من منزورم ئەوەیە کە ئەو جۆرە کە تۆ باسیەکەی ئەلبەتە دێم بۆ لای کاک فەڕوخیش حتمن ئەو جۆرە کە تۆ لە قسەکان تا ئێوە لە قسەکانتان باسیەکەن زۆر مەسایلی ناوخۆ وا دیارە بەرجەستە بووە لەو دابڕانانە ینی ئەوەی ئەو جۆرەی وە ئەو کاتە ئەگەر چایی لێ بکەین مەسلەی کاتی خۆی ئیسلاحات لە هاتە گۆڕێ لە ناو کۆمەلگادا خاتەمی هات و لەو زەمینانە یەک دوو مەقالات نووسرا بەحسایە حتا لە پێشڕەوە کرا من بۆ یەکی شەو پرسیارم کرد ئایا خودی ئەو جیابوونەوە ئەکرێت لەگەڵ جیابوونەیەکی ترا مقایسەی بکەیت ئەوە تەسیری نەبوو ئەو ڕووداوانی ناو کۆمەلگا ئەو ئەسڵ داخوازیەکیش حتا لە کوردستانیش لە بینیەوە کە ئیمکانی ڕفۆرم هەیە ئیمکانی ئیسلاح هەیەوانە هاتە گۆڕە خۆ من ناڵێم فقط لایەنێکی سیاسی بوو بە لایەنەوە خودی ئەوە ناو کۆمەلگەشا بوو و ئەم لایەنی سیاسیە بوو بە نوێنەری ئەو حرەکەتی ناو کۆمەلگەشت ئەتا لە کوردستانیشا بوو ئەوە پێتوانیە تەسیری بوو یا اختلافات لەسەرەوە بوو چێ حەقی هەیە چێ کومیتەیە چێ هێزی زۆرە چێ ئیجازەی پێنادەن چێ لە مەسەلەن شتی هاوبەش دابنین بۆیە پێم خۆشە ئەوە کەمێ زیاتر بیکەنەوە بەڵام بە هاوڕیانی تریش قسە بکەن من زۆر کورت و مختصر کاکە ئەسپەزا ئەوەش وایە ئەوەی شێک لە بەحسەکانی و سەردەم مەترابوو بکەیەوە تحت تەسیری دوی خۆرداد و ئەوانە تحت تەسیر ئیسلاحاتە قەرانە خۆ مەجالی ئەوە نەدرایمە قسەی مقابلی خۆمان بکەین فەزاکە بوو بە دوی خۆردادی پولیان وەرگرتووە ینی فەزاکە ناسانم کرا من منزورم ئەوەیە بە جێگای وەی مەجای دیالۆگ لەسەرەوە بەسە خۆ بەحسێکە دەتوانێت مەترابێ مەسەلەن ئایاوا بوو یاننا بەڵام جابوو بە شەرە قسە و مەتەڵک بەیەکتردادا وڕ بە قسەی بکەم زانێمە دوی خۆردادی بوون یاننا بەڵێ زۆر سپاس کاک فەڕۆخ لە داهاتووە ئێمە بۆ تووشی کێشەی ئەوان نەبین ئەوەی وایسە کاک بە من شارێ پێکرد ئەبێت چی بکەین ئشارە بەوە کرا کە فەرهەنگ سازی بکەین فەرهەنگ سازی چۆنە کرێت مەسەلەن چەند نمونێ بێرەوە بە هەر لەی سۆ تووشی کێشەوان نەبین من ڕاستەکەی گەرەکمە زاویەکی دیکە لەم باسە باسکەم لە واقع لە ئەدامەی هەرم بەحسانەیە تو تماشاکە جامعه ئێمە ئەحزابێکی سیاسین کە لە جامعەیەکی معەن هاتوین یا بڵین ئەفرادێکی سیاسین کە لە جامعەیەکی معەن هاتوین و بیر و بڕوا و فکر و نوعی ژیان و نوعی کاری تشکیلاتیمانیش نشئەتی گرگە لەو جامعە جا ئەو جامعە کیە ئەگەر ئێمە شناختێکی دروستمان نەبێت لە ئەو جامعە و فعالیەتی سوخت و سازی ئەو جامعە تووشی کێشە و مەشاکل هەبێت ئەڵێن ئێمە جامعەی ئێران جامعەیەکە کە هەر 40-50 ساڵ تەحولێکی سیاسیتیە ڕۆخەدا لە ماوەیەکی کورت تا 5 مانگ 6 مانگ حداکثەر ساڵێکە جەوێک بوجود تێ کە ئەحزاب سیاسی ئازادانە تێن و فعالیەتەکەن و قسەکەن لەو دووە دیکتاتوری بە ئیصلاح مسەلەتە بێت و قەم دەست پێکەت و ئەحزاب سیاسی لەبینە بێت و ئەلە ئاخر ئەبێتە دیکتاتوریکی ئۆریان کە هەمومان شاهدیەوەیە ئەمە نەبوونی ئەم دموکراسیە لە بینچوونی ئەو دموکراسیە کە 5-6 مانگ پولەکێشە یاخۆ ئەو وا بڵن
ژیانی ئێمە وەکو ئەحزاب سیاسی وەکو ئەفراد لە جامعەیەکی غیری دموکراتیک چون نەبووین لە ژیانێکی دموکراتیک لە جامعەیەکی دموکراتیکە ژیانمان نەکردووە فێری ئەوانە نەبووین هەر عینی شت اتفاق لە نێو حزبەکانمان نیژە کەفێتەوە فەڕۆخ ببەخشە قسەکانت قەت ئەەکەم دموکراسی لە حزبێکە ناکرێت لەگەڵ کۆمەلگا ئەوکو یەک چایی لێ بکەیت لە حزبێکە ئەوە ئەساسنامەیە چوارچێوەی هەڵسوکەوتی لایەنەکان لەگەڵ یەک ئەفراد لەگەڵ حزب لەگەڵ ئەفراد دیاری ئەکات و ئەوە ناکرێت لە کۆمەلگایەکە کە چین و توێژی جیاوازی تایە گەورە و بچووک و پیر وانەی تایە وەکو یەک چایی لێ بکەیت حزب ئەوە ئەساسنامە و ئاینامەکەیەتی کە ئیبڕێتەوە چۆن لەگەڵ یەک هەڵسوکەوت بکەن ئەوە ئیشکاڵی تیا بووە پێت وایە ئەوە مشکل بووە بەڵام بە کورتی قسەکەیەوە 100% دروستە باسی منیژەوە نییە کە ئەساسنامە وجودی نییە یاخۆ ئەساسنامە زاڵ نییە بە ڕەوابط و مناسباتی تشکیلاتی باسی من زۆرتر فەرهەنگیە ئەوەی کە وەکو فەرهەنگ فێری ئەوە نەبووین کە من ئەگەر کامەهیە تەواوان وەکو من بیری نەکرد من تحملی بکەم اتفاقا زمینەی بوو فراهم کەم شرایطێکی بوو فراهم کەم با نەزەراتی خۆی بە خیاڵ بە ئاسوودەگی بتانێت لە نەو تەشکیلاتەکە نەزەراتی خۆی باسکە ئەو جارە قزاوەت بکرێ ئەو جارە من بێن بزانم نەزەراتەکەی دروستە غەڵەتە نەقدی بکەم قسەیکم هەیە لە بەرامبەریە بیکەم با کولیەتی تەشکیلاتی من باشد لەو فەزا بژی لەو فەزا ببێ کە انتخاب بکە باسەکەی منەوەیە ئەگەر باسی فەرهەنگەکەی بەشێکی دقیقاً ئەمەسە کە تو شرایطی وجود بێری لە حزبەکە تا تەبعاً ئەو قسەکە لە ئەوەڵۆ ئێوە کردتان و کاکو بەحمانیش شەڕی پێکرد مەساڵ نەزەری بە هەر حاڵ جێ خۆی هەیە ئەگەر کەسێک هات لە حزبی کە ئەساسەن جەهەتی فکریەکەی گۆڕدرا ئەوە بەحسێکی جیاوازە خۆەوە تو ناتانیت بە دوو فکری کاملەن متەفاوت لە حزبی کە فعالیت بکەیت بەڵام هەرەوەیش ئەتانی شرایطی بۆ فراهم بکەیت کە بەحسەکان بکرێ و بە ئارامی بدون دەغدغە و بدون مشکل لە یەک جابن و هەرکە بچە فعالیەتی خۆی بکە بڵێ زۆر سپاس کاک وریا بە بێمە لەو بێم بۆ لای ئێوە کاک وریا کێشەکان هەرم حیزبانە بۆ خۆیان بوون یا لایەنی دەرەکیش تاسیری بووە لەسەرم ئەم جیابوونەوانە جایسە یا دوشمنانمان بوون یا مخالفانمان بوون چونکی ئەبێت جیاوازی پێکبێنی لە بینی مخالفان و دوشمنانمانە ئەوانە چێنێت تەسیریان بووە لەسەرەوەی کە ئەم دابڕانانە سەری گرتووە لە داهاتووە ئەگەر وابێت ئەگەر تاسیریان بۆی سەخۆ مناڵم تاسیریان بووە بەڵام ئەگەر تاسیریان بووە لە داهاتووە ئەبێت چی بکرێ بۆەوە پێشگیری بکرێت لەم تاسیرەی دەرەکی لایەنی دەرەکی کە ئێوێ و حیزبانە لە یەکدا برن و تا ئەندازێ زەعیفبوونی و حیزبانە ئەبێ بە خازانج بۆ ئەوە ئەزانین چۆنە ئەوەی کە کەسانی تر تاسیریان بوو بێت دیسە دۆست و دوشمن تاسیریان بوو بێت لەسەر ئەوەی کە انشعاب لە حیزبێکە سوورەتی گرتووی یانە حتمەوە بووە لە ناو شرایطێکە ئەحزاب قەراریان گرتو هەمیشە دایم تحت تاثیر دەوروبەرێکیان هەن ئەوە شەک و تەردیدی تیانە بەڵام بەڕاستی ئەوە زۆر مؤثر نییە من خۆم یانێ ناتوانم لەسەر لەویەوە تواشای کە گوایە دەوروبەرەکەیان ئەو نەهەنجاری دروستەکەن مەسەڵەن حیزبەکە لەم لاوە انشقاقی تێکەوێت بە حیزبی مەش تەنیا مەربوط نییە توانێت هەر حیزبێکی تر بێت حیزبی ڕاست بێت چەپی ئیسلامی بێ ئەوە یەک ئەرزیابی لە مۆرد ئەو جەریانەوە هەیە لە ئەوی ئەرزیابیەکە ئەوەیە کە لە مۆقعیدێکەوە قراری کردو مۆفق لە دەرنهاتووە مەبەست ببەخشە قسەکە قەڕەکەم مەبەست ئەوەیە کۆماری ئیسلامی بۆ نمونە هیچ تەسیرێکی نەبووە لەوەی کە ئەم هێزانە لە یەکدا ببڕن کۆماری ئیسلامی خۆ تەنیا کوشتن و ئیعدام و سێدارە نییە بەشی عەسری لە سیاسەتەکانی لە 20 ساڵ و 25 ساڵ ڕابردووە هەر ئەوە بووە کە بەم شێوانە تەسیر بکات و لە ناو ئەحزابە لە بین ئەحزابە لە ناو خودی ئەحزابە چ دروست کات ئەوە شەکی تیانە من قسەی من بە فەرز بەوە خەریکم قساکەم یانێ فەرزم ئەوەیە کە ئەم ئەحزابە چ ڕاستیان چ چەپیان خۆ هەمویان دۆست و دوشمنیان هەیە بەڵام سوخت و سازێکی دەرونیچیان هەیە ئەم ئەحزابە سوخت و ساز دەرونیەکەیان ئایستا زۆرتر بەرچاو بووە
یعنی خۆیان وەختی تماشاکەن ئێمە مەسەڵ تماشاکەین ئەژین باشە ئەو سوخت و سازە درەونی وا ئێمە بوومان ئەو عینەکی ئیدۆلۆژیکی وا ئێمە دامانیا ئەو نوع بەرخوردەوە بە ڕەفیقان خۆمان کردمان ئەوە ڕعایەت نەکردن ئەو قەواعیدەی کە لازم بوو بیکەین و نەمان کرد بوو بە باعیسەوەی کە مثلەن انشعاباتی سوورەت بگرێت ئیسە کەلیمە ئێمەیج ئەوە نییە کە ئەو جەمعوا لەنا ئەو حیزبا ئایسماونەتەوە ئەو کەسانەی کە لەنا ئەو جەریانابوون مەدنەزەرە لە نظر منەوە ئەڵبەتە بەنابەرین تێدە سەر ئەوەی کە تۆ سوخت و ساز دەرونیەکەی خۆت ئەنی جێ زەڕبین 1000 نەشکاڵیاتە لێ چۆنەکرێت ئەمە هەموارتریەکە بۆ جمهوری ئیسلامی و بۆ هەر جریانێکی تریش کە تاسیرەت ئەوانش زۆرتر بێت لەسەری جا بۆیە من چەند کەلیمەش عەرزکەم قسەکان من توولانی نەبێتەوە لەسەر ئەو شتانەیە کە ڕەفیقەکان تروتیان مەسەڵەن خۆ ئێمە چ دەرسایەک لە ئەم وەزیەتەوە وەرئەگرین یا ئەو بەحسەی کە خۆت کردت ئایا فکرکردنەوەی هەر کەسی یا مەحفەلی یا جریانێک لە ناو تەشکیلاتێکە چۆن بەرخوردی پێکرین ئێمە حیزب خۆمان چۆن ئێداراکەین ئەمانە پرسیارگەرێکن ئێمە بێ لەسەری بیر بکەین یعنی واقعاً انتخاباتمان چۆن سوورەتەگرین ئەگەر کاکبامە نێژێت ئێمە نەزەرمان بووە ماتڵ نەبوون یعنی ماتڵ نەکرا ئەکرا ماتڵ بین و دانیشین زۆرتر بەیەک و دیالۆ بکەین لە مەرجعێکا قسە بکەین حتا ئەو مەرجعیچە من بۆ خۆم ئەبێ ئێژم فەلسەفەیەکە بخۆی ئەبێ لەسەری بیر بکەینەوە تۆ تماشاکەن جمهوری ئیسلامی جەنایەتکارە سەرکوتگەرە وحشیە مردم لە نەمەلە ئامە بەدارە ئەکێشێت بەڵام 43 ساڵە وای کرد 43 ساڵ سوخت و ساز دەرونی خۆی نگاهێشتووە 43 ساڵە حاکمیت خۆی داسەپاندووە بەسەر مردمە باشە پرسیار لە ئینسانهای انقلابی وەکو ئێمە ئەوەیە دەی چۆن نەکرێت ئێمە لە مەسەڵەن سوخت و ساز دەرونی خۆمان تەطبیق نەدەین چۆن نەکرێت ئیدارەی تەشکیلاتەکەی خۆمان ڕۆژانە بە ڕۆژ نەکەینەوە چۆن نەکرێت مەسەڵەن مراجع دروست نەکەین بۆ تەسلیمگیری یا ئەگەر دروستمان کردووە تەکمیڵی نەکەین چۆن نەکرێت مەسەڵەن حەق ڕێی نەپارێزین حەق ڕێی ئەگەر ئێمە مەسەڵەن ئینشی ئینسانایەکی سوسیالیستن ئازادی ئەسڵ قەزیە کەس بۆ ئێمە دەی باشە انتخابات سیستمی انتخاباتی ئێمە چۆنە سیستم مراجع تأمینکردن مەسئولیەتەکان و تعیینکردن مەسئولیەتەکان و حتا لابردن و عەزڵکردنیان چۆنە بە نەزەرم نەمانە بێت شتایەکی تیادەبێت هەموو کەس بزانێت و هەموو کەس بتوانێت خاسی خراوی و دروستبوون و غەڵەتبوونێکی تەشخیص بە ئێمە هێشتا ئەوە نین بۆیە ئەوە شکاڵاتمانە لێ بۆتەوە بەڵێ زۆر سپاس من کاتم زۆر نەماوە فقط زۆر بە کورتی هەر کامێکتان لە 1 دقیقە کەمتریش ئەگەر بکرێت جوابی بدەنەوە ئایا ئەو یەکگرتنەوەیەکی حزبیە یا هەر بەنەوەیەک هەموو ئەم حزبانە ئێماڵێن کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی حزبیە و خەڵک ئەحزاب نوێنەری گەرایش و بۆچوونی جیاوازن لە ناو کۆمەلگا و هەر کەسێ تەرەفداری خۆی هەیە لە ناو کۆمەلگا چەندێک کەتوانێت ئێستا کە باسی چەپەکەین و باسی ئێواکەین کە چەپێ یەکگرتوو بێت و ببێ بە لایەنێکی گەورە ئەمە لە کۆمەلگا چەندێک کەتوانێت تاسیری ببێ ئەوان بخاتە پێشەوە لەم بابەتەوە کاک بەهمن ئەگەرەکرێ بە کورتی فەرموو من بە کورتی ئەرزەکەم بەڵام بەداخەوە وەختەکە مەجال نەبوو دەنا من لەسەرەوەی کە ئەساسنامە چەندە حاکمە لە حزبێکدا دەبێت حاکم بێ یا لەسەرەوەی لایانی دەرەچی چەندە تەسیر لەسەر حزبێکدا قسەم هەبوو بەڵامی دیەوە بەداخەوە مەجاالەوە من لێ دەگەڕم بەڵام یەکشەکە ئەوەی کە ئەو یەکگرتنەوەیکی فقط دوو حزب وەکو تەشکیلاتیشیان گرتوێتەوە یا تەسیری لەسەر کۆمەلگا دەبێت لە نظرنەوە مەشروتە بۆەوەی کە بەداخەوە هەردوو لایەن ینی هەم ڕێکخراوی کوردستان حزبی کۆمۆنیستی ئێران و هەم ڕۆتی سۆسیالیستی کۆمەڵە بەداخەوە ئەو پەیوەندیە پتەوەیان لەگەڵ مەسایلی کۆمەلگان نییە و ئەو نفوذ و ئەتبارەی کە بەرحاڵ وەک جارانی کۆمەڵە خەڵک بە قسەی کۆمەڵی دەکرد ئەوەن نییە بەداخەوە ئایا ئەو یەکگرتنەوەی دەتوانێت منجەر بەوە بێ ئەگەر بتوانن ڕێگا حەلێک بدینەوە کە پەیوەند بخۆنەوە بە مەسائلی جامعە و بۆ مەزەلات و مشکلاتی کە هەر ئێستا جامعی کوردستان هەیەی ڕێگا حەل بدۆزنەوە لە یەکگرتنەوەیکی تەشکیلاتی فەراتر دەڕوە دەنا هەر دەبێتە یەکگرتنەوەی دوو تەشکیلات و کە قازانجەکەی هەیە بەڵام ئەوەندە زۆر ینی زۆر سپاس کاک فەڕوخی ئەوەش بە کورتی ئەگەر بکرێ
کاتم زۆر کەمە. بەێ زۆر سپاس بۆ ئێوە من هێوادارم پێمێژ وایە کە ئەم یەکگرتنەوە ئەتانە سەراغازێک بێ بۆ ئەو ڕێگەیە کە ئێمە لە سەتی جۆمبش لە سەتی جۆمبش‌های کارگەری لە سەتی جۆمبشی چەپ و سوسیالیستی لە کوردستانە بتانین اتحاد و یەکگرتنەوەی زۆرتر دروستکەین هێوادارم و پێمێژ وایە کە ئەمکانی هەیە. بەڵێ کاگووریا ئێوە شەگەر هەتانە بە کورتی کەمتر لە یەک دەقە بەسەر چاو من ئەو بەحثێکە کاک بەهمنێکا لەسەر بەرنامە ئەساسنامە زۆر پێخۆشە ئێمە خۆمان هەر ئیسە دەرگیرین و بەحسی لەسەرەکەین و زۆرم پێخۆشە ئەو بەحسە بکرێت لەسەر ئەو مەسەلەی چکە خۆت بەحست کرد ئەمە بۆ چوونێکە ئەم بۆ چوونە بەنەزەر من نیشانەی ئەوەیە کە ئێمە گەرەکمانە ببین بۆ شتێکە کاک بەحمەن وتی و نیشانەی ئەوەیە کە ئێمە گەرەکمانە لە ناو کۆمەلگا مەسئولیت قبولکەین گەرەکمانە لە ناو کۆمەلگا موثر بین گەرەکمانە جنبشێکە جنبشی چەپ و سوسیالیستیە بە واقع کۆمەڵە تایزە ساحەوی بووە ئێستا ضرورەتی لە هەر زمانێ زۆرترە بتوانێت وەکو صاحب جنبشەکەی خۆی لە ناو کۆمەلگا موثر بێت هەر بۆیە من شتەکە نەتەشکیلاتی بینم نە بە شتێکی زۆر جنبشی بینم هێوادارم بتوانین هەمومان لەو بابەتەوە موثر بین کە وای لێ بێت. زۆر زۆر سپاس بۆیەوە هاوڕانی خۆشەویست کە بەشداری ئەو بەرنمەیە بوون هیوادارم من حتمما ببەخشن بۆ ئەوەی ئەگەر قسەم پێ بڕین ئەگەر ئیجازەمدا نەدا کەم قسە بکەن قسە زۆر بکەنوانە کاتی بەرنمەکەم ئیجازەیەوە نادا ئەگەر فرسەت ببێت و بزانین پێویستە حتمما نەکرێ لە بەرنمێکی ترادا بنیشین و لەسەر مەسایلێک کە باسی لێ نەکرا قسە بکەین و زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.